خەڵکی سێ بەشن زێدە ڕەو جا لە بە کافردانان بێ یا لە بە مبتەدیعدانان بێ هەموو ڕاجیایی یەک بە دوژمنایەتی و گومڕاییدا دەنێت ڕاجیایی قبول ناکە ئەوە نازانێت کاکەمە خلافێکی ئیجتیهادیە لە بینی زانایاندا ئەم جۆرە خلافە هەبووە یەکتریان تەکفیر نەکردووە یەکتریان تەبدیع نەکردووە ڕێزیان لە یەکتر گرتووە لە بواری تەکفیردا شافعی و ئەحمەد و مالک و ئەبوو حەنیفە لە مەسائلێکدا کە مەسئلەی کوفرە ڕاجیایان هەبووە ئایا ئەو کەسەی کە بە تەمبەڵی نوێژ ناکا بەڵام باوەڕی پێێتی کافرە یا موسڵمانە ئیمام ئەحمەد دەفەرمێ کافرە ئیمام شافعی ئیمام مالک دەفەرمون موسڵمانە ئایا ئەحمەد هات شافعی و زانەکانی تر تەکفیرکە بۆ چونکە ئەوان کەسێکیان بە موسڵمان داناوە کە لای ئەو کافرە نەخێر ئەی ئەوان هاتن ئەو کافرکەن بڵێن وەڵام موسڵمانی بە کافر داناوە دیسان نەخێر ڕێزیان لە ڕاجیایی ئیجتیهادی یەکتر دەگرت لەم سەردەمەشدا بە هەمان شێوە لە چەند بوارێکدا زانە گەورەکانمان ڕاجیایان هەبوو ڕێزیان لە یەکتر گرتووە لە بواری تەبدیعدا تەماشاکە کتوبی جەرح و تەعدیل دێنیت ابن حجر عسقلانی ئیمامی ذەهەبی غەیری ئەوان لە یەک شەخصدا علەما چەند قەولێکیان هەیە ئیشیان دەڵێ تیقەیە ئیشیان دەڵێ ضەعیفە ئیشیان دەڵێ ئەوایە هەمووشیان ڕێزیان لە یەکتر گرتووە یەکتریان تەبدیع نەکردووە ئەی ئەمڕۆ بەسەبەبی جەهل و نەفامی هەموو ڕاجیاییەک کە تۆ ڕاجیابێ لە ڕای ئەو پیاوە تۆ گومڕایت یا کافریت یا مبتەدیعیت بەلای داعشیەکانەوە هەر کەسێک ئەوان کافریان کرد کە تۆش کافری نەکەیت ئەو تۆ کافریت بۆ فڵانە کەس نێمە و تومانە کافرە تۆ بە کافری دانانەی کەواتە تۆش کافریت من لم يكفر الكافر فقد كفر بەلای تەبدیعیە سەرکەشەکانەوە ئەو کەسەی کە ئەوان بە مبتەدیعیان داناوە تۆ بە مبتەدیعی دانەنەی ئەو تۆش مبتەدیعی تەواو کۆتاییت پێ هاتووە من لم يبدع المبتدع فهو مبتدع ئەوەندە نەفام و جاهلن فەرق ناکەن لە بینی کافری ئەسڵی وەکو یەهودی و نەسڕانی و بوذی و لەگەڵ موسڵمانێک کە عالمێک ئیجتیهادی گەیشتۆتە ئەو دەرەجەیە کە بڵێ گەیشتۆتە کابرا کافر بووە فەرق ناکەن لە بینی دووە فەرق ناکە لە بینی مبتەدیعێک کە بە ئاشکرا ئیحداتی لە دیندا کردو و خەڵک بۆ ضەلالەت بانگ دەکا و لە بینی سنیەک کە لە مەسئلەیەکدا لەگەڵ ئیجتیهادی خۆی یا شێخەکەی دانیە ئەمە دوو ڕەوتی توندڕەون و ئیسلام و سنەتیان ناشرین کردووە و بەڵام بەسەر ئیسلام و سنەتەوە بڵێ وەڵڵا داعش و تەکفیریەکان ئەوەندە زەرریان لە کوفردا بێ بەخوا نەیانداوە ئەوەندە هیچ درۆیە کە بڵێ ئەو زێدە ڕەوانە لە تەبدیعکردندا ئەوەندە زەرریان لە مبتەدیع داوە ئەوەندەیان زەرر لێن داوە بەس دێن ماڵی چێکاوت دەکەن ماڵی ئەهلی ئیسلام و ئەهلی سنە هیچی تر ناکەن میکرۆبن ڤایرۆسن خوا هیدایەتیان بدا ئەجینە خوا لە ناویان بدا چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەتی هەلەکە المتەنەطیعون ئەو توندڕەوانە خۆیان بە هیلاک دەچن و دەبنە سەبەبی بە هیلاکچوونی ئومەتیش ئینەما ئەهلەکە من کان قەبلەکم الغلو في الدين إنما حصل وتكس أمتاني لنا ونبرد إلا أو زيادة روية نبيت زيادة روية يعني كمن وكو عقلي توبيرنا كمو فلانا كذب كافر نزانا من بوما كافر كو بجوري عقل بتشوكا نفهم يكيتو فلانا كذب مبتدع دانا من بوما مبتدع كشو روج دعوة بتوحيد السنة بكين بو إبرا كان من نفهمو قمراو سر لشواون خواهي قورا هداياتي